بەپێی راپۆرتی بۆردی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ماوەی 15 ڕۆژی بانگەشەدا قەوارە سیاسیەکانی هەرێم 220 پێشێلکاریان ئەنجام داوە کە 120 پێشێلکاریان لەلایەن یەکێتی و پارتیەوە بووە. کادیرێکی کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەێنێت ئەوان ئامانجیان پاراستنی ئاشتی کۆمەڵایەتیە و دەیانەوێت دوور لە توندوتیژی درێژە بە بانگەشەی هەڵبژاردنەکان بدەن. هەروەکو چۆن لە ڕابردووە بە نەرمی بەهێمنی بەهێوری بەڕێمان کردووە بە هەمان شێوەش بەڵام قۆناغ و ستێپ بای ستێپ هەنگاوەکانی خۆمان بەرەو پێشەوە بین و ئەوەشی کە دامانناوە ئێمە لەم هەڵبژاردنە بۆ ڕۆژانی ئایندە هەڵمەتی هەڵبژاردنەکانمان ئاستێکی بەرزتری بینێەوە زیاتری بکەین ڕەچاوی ئەوەمان کردووە کە ئازادی سیاسی و ڕێزگرتنی بەرامبەر و لیستەکانی تری هەمووی تیاابێ. ئەگەرچی شاری سلێمانی چەقی ململانەکانە و ڕکابەری سەرسەختی قەوارە سیاسیەکانی تێدا کۆبووەتەوە، بەڵام هیچ حاڵەتێکی هێرش و پەلامەردان و ڕێگری لە بانگەشەی هەڵبژاردندا لەم شارەدا تۆمار نەکراوە. بەڵام لە پارێزگای هەولێر و دۆک لە کاتی هەڵمەتی بانگەشەدا کاندیدی بەشێک لە قەوارە سیاسیەکان دووچاری هێرش و پەلامەردان و ڕێگریکردن بوونەتەوە. هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت بانگەشەی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی مەدەنیانە بەڕێوە دەبن. ئەگەر دیقەت بن شێوازی بانگەشەکە شێوازێکی هێمنی و لەسەرخۆی پێەیە و ئەتوانم بڵێم ئەمە زیاتر لە ساڵحی ئەو لایەنانەیە کە پەرۆشی پرۆسەکەن، چونکە عاتن لە جەوی خامۆش و ئاوا هینە بڵێن هەم ئۆپۆزیسیۆن قازانجی باشترەکە و خەڵک لەو دڵە ڕاوشێ و لەو مهاتەراتی کە لە بینی مەسەل لایەنەکان و ئادروزە بێ خەڵک ئەتوانم بڵێم زۆر بیر سافانە یعنی دەنگ باشترە و بەرچاوڕوونترە. کاندید و قەوارە سیاسیەکان تەنها لەسەر شەقامەکان پێشێلکاری ئەنجام نادەن، بەڵکو لە ڕێگەی کەناڵ و شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە ڕۆژانە پێشێلکاری بنەماکانی بانگەشەی هەڵبژاردن دەبینرێت. دیسانەوە ڕاگەاندنی حیزبە دەسەڵاتدارەکان پشکی شێریان لەو پێشێلکاریانەدا بەرکەوتووە. کادیرێکی یەکگرتووی ئیسلامیش دەڵێت ئامانجیان بەڕێوەبردننی بانگەشەیەکی هێمنانەیە. بێگومان ئەوەی کە لە ناوزڕاندن و تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی دروستە بێتوان بڵێم زۆرینەی میدیاکان ئەنجامی ئەدەن لەبەرەوە کاتێک کە میدیاکەی من و میدیاکەی جەنابەت و میدیاکەی ئەوی تریش کار لەسەر پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی بکات بێگومان ئاشتی کۆمەڵایەتی دروستە بێ و ئەوەی کە خەڵک ترسی لێ هەیە ڕوونادا و ئومێد دەکەم لە داهاتوە ئینشەڵڵا زیاتری بۆ بکرێن. هەموو لایەنەکان جەخت لەوە دەکەنەوە ئاشتیانە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکان بەڕێوە ببەن بە بڕوای چاودێرانی هەڵبژاردنەکانیش. بەڕێوەچوونی 15 ڕۆژی بانگەشە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشووتر لە ئاستێکی باشدایە و داوا لە لایەنەکان دەکەن لە ڕۆژانی داهاتوودا خۆیان بە دوور بگرن لە پێکدا هەڵبژان و تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.